بسم الله الرحمن الرحیم بەناوی خودای گەورە و میهرەبان. عایشە عومەرم لە هەولێر، مامۆستام لە بەشی تربیە بیرکاری. بەشداری بووم لە گروپی پێنجەم لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار کە لە سەرەتادا تێستی خێرا خوێندنەوە و ئاسی تێگەیشتنمان کرد لە خولەکێکدا کە بەم ڕێگانی مامۆستا فەرمووی و ئاسی خێرا خوێندنەوەم لە سەرەتا 378 وشە بوو لە خولەکێکدا و ئاسی تێگەیشتنم لە 120 بوو و لە کۆتایی خولەکە و ئەو ڕێنمایانەی کە مامۆستا فەرمووی بوو بۆ ڕاهێنانی کە مامۆستا پێمانیدا لە ماوەی خولەکەدا کە ڕۆژانە ڕاهێنانمان ئەنجام دەدا و شتەکانمان تەطبیق دەکرد، ئاسی تێگەیشتن و خێرای خوێندنەوەم بۆ دوو هێندە و زیادی کرد کە خێرایی کۆتاییم لە خولەکێکدا بوو بە 671 و ئاسی تێگەیشتنیشم بوو بە 170 و زۆر گۆڕانکاریم بەدی کرد لە خۆم لە ڕووی تێگەیشتن و فێربوون و فێربوونی چەندەها ڕاهێنان و سوودوەرگرتن لە قسەکانی مامۆستا و زیادبوونی ئاسی زانستیم و معریفیم. و پێم باشە هەر کەسێک خوێندەوار بێت و لە هەر ئاستێک و قۆناغەکانی خوێندن بێت، چ تەواوی کرد بێت یاخود سەرەتای بێت، لە پاشی ئامادەی و ئەوانە بەشداری ئەم خولە بکاتن، چونکە ئەم پرۆژەیە یارمەتیدەرێکی تەواوە بۆ گەشەسەندنی مێشک و بەرهەمدارکردنی کاتەکانت و زیادبوونی چەندەها خولیە و بێزار نەبوون لە خوێندنەوە و تێپەڕاندنی بربەستەکانی بەردەم خوێندنەوە، گەیشتن بە ئامانجی خوێندنەوە بە کاتێکی کەم و تێگەیشتن و خوێندنەوەیەکی زۆر.